ئێمە ناتوانین بڵێن هیچ ئامێرێک لە ئامێرێکی تر زیاتر خۆشترە. فیدباکی ڕۆحی من بۆ سنتور لە ساڵ 90 بوو. ینی سنتور کە هەر جارێک میزرا بەکەم ئەیکێشە بە ژێیەکانیا تەواو ڕۆحنی ئیستراحەتێک چکۆ ئامێرە وەک مناڵی خۆم وایە. من ئەرکان عەبدولقادر محەممەد ماوەی 18 ساڵە لە بواری مۆزیکا کارەکەم. لە ساڵی 2008ەوە ئەمێری سنتور ئەسپەکەم. لە سەرەتادا شێوازی کارەکانم تەنها لەسەر مۆسیقای سونەتی بوو، ئەویش بەهۆی ئەوەی کام ئامێرە ئامێرێکی سونەتی تەواو سونەتیە. ستایلی سونەتی خۆی بە ئەسڵ ئازەریە، بەڵام فارسەکان زیاتر جوانتریش ئیشیان تیا کردووە وەک لە ئازەکەکان، بۆ ئەوەیە زیاتر وەک ستایلێکی فارسی ناسێنراوە. ئێمەش توانیمانە وەک کورد چەند ئیشێکی تایبەتی خۆمان وەک ستایلی سونەتی کوردی ئامادە بکەین و ئەنجامی بێ. سنتور ئامێرێکە زۆرینەی وڵاتەکان هەیەە، بە تایبەتە و وڵاتانەی کە زۆر دیێرینێن، زۆر دەمێکە هەن بۆنەوەک وڵاتی هیندستان جۆرە سنتورێکی تایبەتی خۆی هەیە، سینەکان بە هەمان شێوە، ئەمریکاش بە هەمان شێوە جۆرە سنتورێکی تایبەتی خۆی هەیە پێوترێت دیلسمەر. ئەم جۆرە سنتورەش کە بۆنە کوردیش و فارسیش ئیشی لەسەرەکەن، ئەم جۆرە سنتورەش هەیە. ئێمە ژوەکو کورد بەکارمانهێناوە بۆ ژەنینی مۆسیقای سونەتی و مۆسیقای فۆلکلۆری. ئەو ماوانەی کە تەمرینمە کرد لەسەر ئامێرەوە هەستم نە ئەگەر بۆ نەکە من ماندووە بم بگرەوە هەستمە کرد تاقەش مایەتێ بە حکمەوەی کە تەلەبەی پەیمانگای هونەرە جوانەکان بووم. حەزم ئەگەر بۆ ئەم ئامێرە لە قاڵبی خۆی تۆزێک بیەنمە دەرەوە، بۆنە لە ستایلی سونەتی بوون تۆزێک بیەنم بەرەو دنیای کلاسی. زۆر گۆرانی و زۆر میلۆدی فارسیم کاژەنەوە، ئەنی نۆستالژیایەکی وای نەبوو لە ڕۆحی منە لە ژیانی منە، بەڵام بۆ کام کارەکان پانتاکی گەورەیان لە ڕۆحی منە هەیە. بۆ ئێمەی میلەتی کورد بەڕاستی نابێت ڕەسەنایەتی و کەڵچەری خۆی لە یاد بکات، چکە پێشکەوتن بە تێکستی نەشیا و بە میلۆدی بێسەروبەر و بە دەنگی زۆری مۆسیقا و بە دەنگی زۆری بەیز نییە. نابێت قەت چاوەڕێ ئەوکەی بۆنە بڵێ وەڵام من ئەمڕۆ میلۆدیێکی کوردی نووسیەوە و ئەبێ من لە پاداشتی ئەمە فڵانش تۆگەم فڵانش نا، ئەم ئیشە تەنها پێویستی بە خۆبەخشی و تەنها پێویستی بە خۆماندووکردن. جۆرە گروپە پێوترێ چریۆ، واتە ژەنینی سیانی، بەرسێ ئامێرەکەش چۆنڵی جیاوازن ڕەگەزەکانیان لە یەکترەوە. ئامانجمان لەم ستایلە موزیکی ئەوەیە چەند میلۆدیێکی فۆلکلۆری کوردی هەیە بەم ستایلێش لێ بێنەوە. حتمما میوزیسیان زۆر گرنگە بە گروپ کار بکەن لەبەرەوەی چەڕەنگێکی جیاواز تێکەڵەکەت. فۆلکلۆرێکی زۆر دەوڵەمەندمان هەیە، فۆلکلۆرێکی زۆر پڕمان هەیە، و بەڕای من هەر موزیسیانێکیش ینی نابێت بە مۆسیقێکی زۆر باش ئەگەر پێداچوونەوەیکی زۆر باش بە فۆلکلۆری خۆی و فۆلکلۆری وڵاتەکەیان نەکات، چکە بەڕاستی ئەوەی کە ئێمە هەمانە کۆگایەکی زۆر گەورەی میلۆدیمان هەیە. هەتا ئەو دەقەی ما من ژیان خزمەتێکی زیاتری مۆسیقای کوردی بکەم، چکە بەڕاستی من هەمیشە خۆم بە قەرزاری مۆسیقای کوردی ئەزانم، ئەو ستایلەشی کە من هەمە هیوادارم بتوانم زیاتر و زیاتر بەرەو پێشی ببەم.